خاڵی دووەم پێگەیاندنی خوشکان لە کۆمەڵکاری، یعنی چۆن ئەم خوشکانە وردە وردە هەستی مەسئولیەتیان تیا دروست بێت کە کۆمەڵکارانە بتوانن ئیشکرد، چۆن خوشکان خۆیان بتوانن وزە وریان بخەنە گەڕ توانەکانیان بخەنە گەڕ لە کۆمەڵکاریەکە بۆی وردە وردە خیبرەیان تێکەڵ بەیەک ببێ، ڕاوبۆچوونیان ئاڵوگۆڕ بکەن و فێر بن چۆن پلاندانن، چۆن مەبەستی قۆناغێک دیاریەکەن، چۆن ئەنجا ئیش لەسەر ئەماکەنەوە کە ئێمەش بە تاکید منیش هەستی مەسئولیەتم هەیە و ئەرکێکی سەرشانیش وەکە یارمەتی ئەو خوشکە بە ڕێزانەش بدەم لەم کۆمەڵکاریانە. ئەمەش بە چیەکرێم کۆمەڵکاریە؟ یەکەم بەرهەمهێنانی کەسایەتی واجیهات. لە ئیشکردنی کۆمەڵکاریە دوو جۆر ئیشمانێ، یەکیان پێڵن واجیهات ئەوانەی کە دەرەکەون، چۆن ئەمە مەلایەوە مە شاعیرەوە مە محامیەوە دکتۆرەوە مە پیا ماقوڵەوە ماچێ بۆ پرسە و شین و شادیەکان و ئەم نەوعە کەسانە عادەتەن لە کۆمەڵگەوە دەرەکەون، کاریگەریان لەسەر خەڵکی هەیە. خەڵکانێکی تر لە پشتەوە هەن، بەرپرسی پلانن، بەرپرسی دارایین، بەرپرسی ئەمنین، بەرپرسی زانیارین، بەرپرسی ئەو جۆرەشتانن لە پشتەوە. بەڵام ئەمانە ئیشی پشتەوەش هەروەکو یارمەتیدەری ئەمانە بنەوە، چونکە ئەمانیش یارمەتیدەری ئەوانی پشتیانە بن. لە ئیشی خوشکانیشە پێویستەوە خوشکانەکەن محامین، خوشکانێک دەرسەڵێن و خوشکانیش کە دەرکەوتون سایتی سەرکەوتویان هەیە. ئەم خوشکانە توانای سیمیناریان هەیە، توانای کۆڕگرتنیان هەیە، توانای دەرکەوتنیان هەیە، ئەشێ ببێ بە مزیعەیەک، ئەشێ بتوانێت دەرس پێشکەشکە، ئەشێ بتوانێت شیکارێکی سیاسی ڕوون کاتەوە، ئەشێ لەسەر تەلەڤیزیۆن دەرکەوێت. ئەمانەش کە پیانێڵین واجیهات پێویستە بۆ کۆڕ و سیمینار و چاو پێکەوتن و دیدار و شیکاری سیاسی و یان دەرزوتنەوە و ئەوانەش پێویستە ئەمیش بێتە پێش. بەشی دووهەم دامەزراندنی کۆمەڵە و ڕێکخراوی خێرخوازیە. ئەم خوشکە بە ڕێزانە خۆیان نەتوانن لە ناو خۆیانەکە ئەڵێم ئاوە ناوەکەش تەبەن کۆمەڵی و ڕێکخراوی خێرخوازی خەڵک وا نەزانێەوە دەشتێکی زۆر گەورەیە. بەڵام بۆ نمونە 10 خوشکی بەڕێز دەتوانن یا 5 خوشکی بەڕێز دەتوانن ڕێکخراوێک بۆ خۆیان دروستکەن، خۆ شەرتیش ئەگەر موافقەتیان بۆ کرا لەوسانە موافقەتیان بۆ کرا، ئەگەر نەشکرا خۆیان لە مستەوای کۆڵان و گەڕەکێکایکە. لانی کەم ئەم 5 خوشکە دەستکورتەکانی ئەو گەڕەکەی خۆیان بناسن، بزانن ئەمە نەخۆشی هەیە، ئەمە بێوەژنە، ئەمە داماوە، خەڵک پیاوەکەی لە سجنە، ئەمە کێشەی کۆمەڵایەتی هەیە، زوو ئەتۆرێ پیاوەکەی لێ دایشتێ. ئەم کێشانە عەلە لەقڵ خۆتوانی لە گەڕەکی خۆتانە بزانی. وەختە کە دانیشینە باز لەم کێشاناکەینەوە ئەڵێن بە چی حەلە بێن، ئەڵێن کێشەی ئەوان چییە مشکلەکەیان، ئەڵێ کرێخانەکەیان گران و کابرا پێی هەڵناسوڕێ کە دێتەوە زۆر تووڕێ و ئەشێمە بە $100 ئیشەکە ئاسان بکرێت. یەکێکی وەک منیش دەتوانێت بە یەکێک بەبرایە بە کەسێک هەر لەو گەڕە کوشێنانە لەو بازاڕ و شارە ئەتوانم پێی بڵم برا بە ڕێزەکەم ئەگەر تۆ بتوانی بۆ نمونە تاکو 6 مانگ $100 بۆ بدەی بەم ماڵە لە ڕێگای ئەم خوشکە بە ڕێزانەوە. ئیشەکەش بۆ خوشکەکانە ڕواتە پێش، خوشکایەتیش لەگەڵ ئەو ماڵەیە دروست دەکەن و لەگەڵ ماڵ ئافرەتەکە کۆڵی کابراش کەمێک سووکە بێ، یان هەلە لەقل مەسروفی مناڵەکانیان لە خوێندن، کتێبیان بۆ کردن، پێداویستەکانیان بۆ کرد و هەروەها کەوابوو ئەشێر ئەم خوشکە بە ڕێزانە ڕێکخراوی مجتەمەعی مەدەنی دروستکەن، موافقەت لە وەزاراتە لە هەر شوێنەکە مەسئولە لێی موافقەت وەربگرن، بڵێن ئێمە ڕێکخراوێکمان دروست کردووە بە ناوی یارمەتی بۆ نمونە بەرگدروین، ڕێکخراوێکیان دروست کردووە بە ناوی بەرگدروین. ئەم خوشکانە مەچینەی خەیاتیە کڕن، ئێمە شاوکاریانەکەین، مەچینەی خەیاتیە کڕن بۆ ئەوانێکەوە بێوەژنن، هەر لە ماڵەوە دانیشتووە مەچینەیەکی بۆ کڕی، قماشەکەشیان بۆ کڕین چەندین تۆپ قماش دادەجان ئەمانەمان بۆ بکە بە فستانی مناڵان بە کراسی مناڵان لەسەر ئەم دیزاینانە خۆمان لێ دەکڕینەوە. ئیشەکەشمان بۆ ئەو خوشکە ئاسان کرد، کارمان ئاسان کرد، مەچینەکە لە بەردەستیاتی هیچ و کاری خۆی مناڵەکانی خۆی پێ جێبەجێەکە، بەرهەمەکەشی لێ ئەکڕینەوە، ئەنجا هەست پێەکە ئەوە نییە کە هەر سەدەقەی پێ بکەین، هەست پێەکە نا بەدەستی ئیش خۆی ئیشەکە. هەرچی وەختێکیش کە ئەمەمان لێ کڕیەوە مەسەڵەن نتوانین بیگەینەوە بۆ بازاڕێک هەرزانتر بیفرۆشین، ئەگەر هەر نەژبێت جەمعیەتێکی ترمان هەبێ ئەم جاران جلوبەرگەکان تەوزیعەکەینەوە بەسەر ئەوانەی کە پێویستن. هەرو جلوبەرگانەی ئینتاجمان کردوون لەم ڕێکخراوەیان، ڕێکخراوێکی تریان تەوزیع ئەکاتەوە بە خۆڕایی و ناشمانێ پارە خۆی من نامانێ شەریکێکی قازانجی دانانێ. ئابەم شێوەیە ئەتوانین بڕۆینە پێشتر. بۆ نمونە 5 خوشکی تر ئەتوان ڕێکخراوێ دروستکەن،
ڕێکخراوی چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکە. هەر وەختێک زانیمان خوشکێکی بەڕێزمان کێشەیەکی کۆمەڵایەتی هەیە زوو بڕین تەدەخولکەین تێ ژنەکان ئەم خوشکە بەڕێزانە لەگەڵ ئافرەتەکە قساک پیاوانێکی ماقوڵی ئەو گەڕەکە مەلاکە ئەدۆزینەوە پیا ماقوڵەکە دۆزینەوە کەسایەتیەکی ئیسلامی یا کەسایەتیە کە تەسیری هەبێ شەرنی هەرینی ئیسلامیش بێ ئەی دۆزینەوە و قسەی لەگەڵەکەین و برا بەڕێزەکەم خێرت دەکا بتوانی قسەی لەگەڵ ئەو پیاوە بەڕێزە بکەیت و ئەوەندە زەخت نەخاتە سەر مناڵەکانیان و لەم جۆرەشتە. یەکێکی تر کۆمەڵی ڕێکخراوێکی تر ئەتوانرێ ڕێکخراوێکی ئەخلاقی بێ. ئەم ڕێکخراوە ئەخلاقیە پێنج خوشکی ترەی بن بەڕێوە بۆ نمونە بە ناوی هاندانی مناڵان بۆ خوێندن ئیترەوانە مناڵی سەرجادە ژەگرێتەوە کە سەر لە نوێ بیانهێنینەوە بۆ خوێندن یا ئەمانەی کە ئەخوێنن نێڵین لە هەستی مەحرومبوونە خوێندن واز لێ بێت چکە تۆ حساب کە ئەمانە گەر ڕێژەیان زۆر بوو دوای فترەیەکی تر ئەو دیاردەی لە کوردستانیشە دروستە بێ وەکو کە لە میسر و ئێرانە هەیە بۆ نمونە دیاردەی مناڵی سەرجادە مناڵی سەرجادە مناڵی جەرائیم دەرەچێت چکە سەرپەرشتیاری نامێنێ هەموو کەسێک استیغلالی ئەکات ئەنجام مناڵانە حیز و دز دەرەچن پیاو خراپ دەرەچن ئەهلی مخدرات دەرەچن جاسوس و مخابرات دەرەچن بۆ هەموو شوێنێک ئاسانە گونجێت ئێمە لە سەرەتاوەمان توانی ڕێگا لەمە بگرین نەڵێن ئەمە هەر پارتی وێچێتی تاغوت مەسئولێتی ئەوانە مەسئولێتی کۆمەڵگەکە خۆشیەتی بۆ نمونە توانین ڕێکخراوێکی وا بەرهەم بە هەر حاڵ مەبەستەکەم لەوە بوو کە ئێمە ئەتوانین لە ڕێگای ئەوەی کە ئەم خوشکە بەڕێزانە چوار پێنجیان بتوانن کۆمەڵێکی ڕێکخراوێک بۆ خۆیان دروست بکەن و ڕەسمیەتی بۆ وەربگرن و وردە بکەوینە ئیش چونکە ئەگەر بە تەنیا هەراوە دانیشین ڕێکخراوەکەمان بۆ دروست نابێت بەڵام ئەگەر هیمەتمان کرد پێنج خوشکی بەڕێز یەکتریان ناسیە ئێمە بە یەکترمان ناساندن ئەتوانن خۆیان دانیشن و قسەی لێوە بکەن خبرەیەک مەسەلەن من بۆیان نەقڵەکەم هی خوشکانی مالیزیا خوشکانی پاکستان خوشکانێک لە تورکیا لە وڵاتانێکی ترەوەڵم ئەم منەظەمانە وایان کردو بزانن ئێوە لەگەڵ کوردستانە چۆنە گونجێ خۆیان ئەقلیان پێشکەیە ئیبداعێکی تری تیاکەن بۆ خۆی بێ بە مەنهەج ئەنجاڵێن چۆن بکەوینە ئیش وەڵا پێویستیمان بە سەرەتا لە $300 بە $300 گەوینە ئیش وەختێک گەزانین ساڵ نابە ئێمە بە 3000ەوە ڕۆینە ئەم جارە کەوینە ئیشکردن لەبەرەوەی ئیشەکە خۆی ئەنجا بەرهەمی تر دێنێ ئەتوانین ئاوا و ڕێکخراوانەش ئینشاڵڵا دروست بکەین نقطەیەکی تر لە کۆمەڵکاریەکە هیواجیهات ئەوەیە سوودوەرگرتن لە وزە و ئەزمموی قۆناغەکانی ئافرەتەکان قۆناغی کچێنی ئەم خوشکە بەڕێزە تاکون شووی نەکردووە مەسئولەتی لەسەر ماڵی باوکێتی بەڵام خۆی خاوەنی وزەیەکی زۆر و کاتێکی زۆر و خبرەیەکی باش ئەوەش حساب بکەین کە ئافرەتانی مسلمانی ئێستای ئێمە ئەو گەنجانی با بڵێن لە 25 بەرەو خوارن توانایەکی زۆر چاکیان هەیە لە بەکارهێنانی ئەم تەکنۆلۆژیە تازەیە لە ئینتەرنێتە لە فەیسبوکەکان بەکارهێنانیان زۆر شتێکی باشە ئەوانیش هەست پێکەن ئەدای مەسئولێتێک دەکەن پێیان خۆشە پێی خۆشە مەسەلەن عمری 17 ساڵە بەڵام ئێمە سایتێکمان داوەتێ ئەی با بڕێەوە ڕەنجێکەدا لەگەڵمانە و لەگەڵ خوشکە بەڕێزانەی ترا کە دانیشن و تەرجیعەکەین و هەست پێیەکە لە جیاتی ئەوەی بەم پەیج و بەم سایت و بەم قسەکردنانەوە هەمووی مەشغوڵ بێ و بڕوا لێرە ئەدای مەسئولێتێک دەکەن و پێشم وایە کاریگەری زۆر باشیانن ئەمە لە قۆناغی کچێنیەتی قۆناغی هاوسەرێتی سوودوەرگرتن لە خبرەی خۆی لە قۆناغی هاوسەرێتیە لەو کات و مەجالانی کە هێتی پێشەوەی مناڵی هەبێ ئەنجا کە مناڵی زۆر بووە لە پەروەردەبوونی مناڵ ئەگەر بێوەژن کەوت لە قۆناغی بێوەژنێتیەکەشە ئەزمونێکی زۆری لەلا کۆبووەتەوە خبرەیەکی باشی هەیە لەبەرەوە ئەمەش دیسان نەتوانین استیفادە لێ بکەین و کەوابوو ئێمە لە پێگەیاندنی خوشکانی خۆمانە ئەتوانین یەکەم بە تێگەیشتنی خوشکان لە دینەکە ئەمەش بە چییە بەوە ئەبێت یەکەم مەکتەبێکیان بۆ بکەینەوە قۆناغێکی خوێندن وەکو ئامادەی ئیسلامیەکە 3 پۆل ببڕێ هی خوشکانی مسلمان ناوی بنین چالاکوانی ئیسلامی هەروەکو پیاوان کە ناومان ناوە چالاکوانی ئیسلامی ئەم چالاکوانە ئەم خوشکە 3 پۆلی تەواو کردووە ئەنجا ئەتوانێت بچێتە مەرحەلەکانی تری خوێند هەروەها بە ڕۆشن فکرکردنی لەلایەنی فکری و سیاسیەوە ئەنجاوتم ناسینی تایبەتمەندیەکانی ئافرەت یەکەم لە ئەحکامە تایبەتیەکانی پاکژی و عیبادات و ئەوانەیە دووهەم لە بەرپرسێتی خێزان و پەروەردەی مناڵ و زانینی مافەکان مافی خۆی مافی مناڵەکان مافی مێردەکەی ئەوانە دووهەم وتم پێگەیاندنی خوشکان بە کۆمەڵکاری ئەمەشیان وتم یەکەم کۆمەڵکاری واجیهات کە خەڵکەکە پەروەردە بکەین بتوانێت ئاوا بێتە بەرچاوان و بە جورئەتێکەوە و
ئەنێ بەلاغی ئیسلامەتیەکە هەڵگرێ. دوو هەمووتم بە دامەزرانی کۆمەڵە و ڕێکخراوی خێرخوازی، سێ هەمووتم بە سوود وەرگرتن لە وزە و ئەزمموی قۆناغی کچێنی، قۆناغی هاوسەرەتی، قۆناغی پێوەشن کەوتن یا شتێکی لەو بابەت. ئەوانەیە دایکایەتی کە وەختی خێزانی زۆرە بێ 5 مناڵی هەیە بۆ نمونە. ئەنجا چۆن ئیسیفادە لەو ناحیانەوە ئەکەینەوە. ئەنجا ئەمە کۆمەڵکاری واجیهات بوو.